بۆ ئەم ساڵ گرنگترین پرۆژەکانتان چی وەکو نەخۆشخانەی میهرەبانی؟ بەڵێ فەزلی خوایە خەستەخانەی میهرەبانی سەرکەوت ئەوە شکرانەی خوای دەوێتن کەوا خەڵکێکی زۆر لە خوشکان لە برایان لە کەسی خوا پێدرا و لە خێرخوازان پشتیوانی میهرەبانیان کرد. بە کورتی دەرم یعنی قسەی من نییە لە بواری ئابووری دەرێ ئەو مەشروعانە سەرکەوتووە کە ئەو شەش خاڵی تێدابیتن. یەکەمینیان مان دەبی کۆمەڵە کەسایەتی ژین و پیا و ئیشەکی بکەن سەروەتی مرۆیی مۆنی پارەیان هەبیتن کە ئەو پارێمە لە ڕێگەی پشکەکانەوە دابینمان کرد مان مۆنی مەشین دوای ئەچیزا کە الحەمدولیلا ئەو سارەکە لە هەفتەی دابێ بەشی قەستەڕێ دڵیش دەکرێتەوە و جیهازی مامۆگرافیەکەش گەویشت خوا خێرێم و خێرخوازان بنووسی کە بە پارەی خێری کڕیمان و باشترین ئێستا خەستەخانەیەمە تاقانەیە کە جیازی ئەشعەی تەنووریمانێ MRI کە لە هەموو کوردستان ئەو جیازێنیە کە ئەمە هیتمان الحەمدولیلا جیهازی زۆر متەتەوڕمان هینا مان مۆنی مەشین دوای پلیس شوێنەکەی تەمەشە شوێنەکەی کە سێ لای جادەیە تەنیشتە چشی مزگەوتی فردەوسە حەدیقەی گەورەی لە پێشە 4000 مەتر گەراجی لە تەنیشتا شوێنەکەی منطقەی سەکەنی مکەتەفە لەسەر جادەی 120 یعنی بە ئاسانی دەتانی بێ ئەوانە زۆر زۆر مهمە لە سەرکەوتنی مەشروعی. پێنجەمینیان ئیکسترنال فاکتەر هۆکارە دارچیەکان کە بە نسبەتەمە حکوومەت یاریمی کوردستانە لێرە سوپاسی هەموو لایەنەکان دەکەین کە وەزارەتی تەندروستی ئیستیسمار کارەبا ژینگە ئاثار هەمویان یعنی پاڵپشتی مەشروعی میهرەبانی بووینە تەنانەت هاتوچۆ ئێستا تەماشاکە دوو تاسیان لەسەر ئەو خەدەمیەی دانایە لەگەرەمە هەمویان تعاتفن و یعنی دانەوێتن لۆ یەکەم الحەمدولیلا ئێستا کێشە سەفرین هیچ کێشەکمان نییە ئەوەی ویستمان لۆیان کردین لێرە سوپاسی هەموو لایەکی دەکەین. خاڵی شەشەمینە کە زۆر مهمە ئینتەرنەل فاکتەر ئەو بەرپرسە ڕئیسیەکان ئەنجومەنی کارجێری کە زۆر بەڕێز حاجی ئەحمەد کە کەسێکی سەرکەوتوو دیارە الحەمدولیلا ئەحمەد ئیسماعیل و دکتۆر هیوا شێخ حوسێن کە بە $1,000,000 هاتنە ناو ئەو مەشروعی جگە لە خاوەن پشکەکانیش بەشداروەکانیش کە پشکەکانیان هینە یعنی زۆر مهم ئەمە 6,000 پشکمان لە بدایەتی عەرز کرد و فرۆشت ئەمە 200 پشک ئیقالی کردیە یعنی 5800 پشک یەقین و سیقەی هەیە ئەوە زۆر زۆر مهمە و لۆیەکە دەرێم هەر کەسە کە دەوێتن بەشداری بکە لە خەستەخانەیەم ئەو سەر تەملیکی دەکەیت دەیکەینە شەریکەی موساهەمە و سعری گرانتر دەبی لە داهاتوو ئەو سەهمانە و چووکە مەشروعی سەرکەوتووە لە ناو قازانجین و 131 دکتۆر ئیش تێداکات نزیکەی 240 کارمەندمان هەیە و ڕۆژانە 700 لە بۆ 1000 نەخۆش سەردانی دەکاتن یەکەم خەستەخانەیە کە ئەوەندە نۆرینگەی هەبی 54 دکتۆری پسپۆری تێدایە لۆیەکە مستەقبەلی باش دەبی کە خزمەتێکی زۆر دەکا یعنی 7 دکتۆری 7 جیازی سۆنەری تێدا کە هیچ خەستەخانەك لە هەولێرێکە تەسەوڕ دەکەم لە کوردستانیش نەبیتن کە ئەو هەموو جیهازەی متەتەوڕەی هینابیتن هەموو جیهازەکانمان شتی باشن و نظامی خەستەخانەکەمان چیلەرە تەبرید مەرکەزیە دیوارەکەی کە دروست کرا 6 طبقە بووە تەنانەت حیسابی زلزالی کرایە کە لە دروستکردنی یعنی زۆر بە تۆکمەی دروستکرا سەدەقە زارێکی گەورەیە لە بۆ مەشروعی جوانە ئینشاڵڵا کەس پێویست و ئیش نەخۆشخانە ناوی بەڵام ئەگەر ئیش بە نەخۆشخانەبی من خۆمیش پێکەوتووە نمونێشی جوانە سەرکەوتو بن کاکتۆر ماندوو نەبن. مهمترینشت لە میهرەبانی 2802 یەتیم بیمەی تەندروستیە کەفالەتی هەیە کە دێتن هەموو دکتۆرەکان عیادەکانی خۆیان بەلاژ دەکەن لە بۆیان ئەوە زۆر زۆر و ئەو سارەکە شەر هەمیان داوت دەکەین ئەو ڕۆکە 400 کەس ئیفتار دەکاتەوە لە خەستەخانەی میهرەبانی بەس خەستەخانەک نییە مەدرسەکە خۆشەویستی پەخش دەکەین دەرێنە خەڵکی ئەمە هینگۆینە هی هەمووانی لە بۆ هەمووانی بە پشتوانی خوای گەورە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی